بەناوی خوای گەورە و میهرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم یاو جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆی خۆشەویست دەگوازینەوە. بەڕێزان ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێکەوتین بۆ شارۆچکەی سەی سادقی خۆشەویست. ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی سەی سادق داین. دەمانەوێت لە سەی سادقەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆی خۆشەویست بگوازینەوە. بە ئومێدی پەیام جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان لە خەڵکە پرسین لە چی نیگەرانیت؟ تا چەند نیگەرانیت؟ چی تۆی نیگەران کردووە؟ بۆچی نیگەرانیت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە هاوڵاتیان دەپرسین و وەڵامەکەش وەردەگرینەوە. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. لە خەڵکە پرسین لە چی نیگەرانیت؟ تا چەند نیگەرانیت؟ چی تۆی نیگەران کردووە؟ بۆچی نیگەرانیت؟ حتا ئەگاتە ئەو پڕی دنیا من نیگەرانم. ئەومە سەرگەردانی دەستی خەڵکە سیاسیەکەی وڵا ئەو نەبێ زارین بەقێ عەرز واسمە خەڵک ئەو نەبێ تاقەتی نییە سەردانی ماڵی باوکی خۆشی بکە. بڕۆ عەرەبەکان 50 نەوع شیعی تایە، ئەمە وایە ئەو وایە ئەو وایە، بەڵام لە کاتێکا کە بەرامبەر بە کورد ئەوەستنەوە هەمویان یەکسەر. وەڵاهی بەوەی کە بڕوە خەڵک چێ بۆ سەر سنووقی دەنگدان ئەمانە دەنگێک بدا بۆ ئەوەی ئەمانە عاقڵکەین هەموو بە هەمومان. ئەگەر ژین کۆسپی خستە سەرڕێت بە هیوا و ئامان سەرە و لێش دەبێت، بە هونەری جوان شیلەی تێکۆشان کام برین قوڵە زوو ساڕێژ دەبێت. تا چەند نیگەرانی؟ زۆر نیگەرانم. ئەوەنە نیگەرانم حتا ئەگاتە ئەو پڕی دنیا من نیگەرانم. من لە ڕوخسار تا بەدی یەکەم. بۆچی نیگەرانی؟ بۆچی نیگەرانم؟ بۆ نەبوونی یاسا و قانون و لە وڵاتە، بۆ نەبوونی موچە و سیستەمێکی سیاسی ڕێکوپێک لە وڵاتە، بۆ نەبوونی پەرلەمانێکی کارا کە چاودێری حکومەت بکە و دیفاع لە خەڵکە لە وڵاتە. لە چی بێزار نەبوو؟ ئەوە نەبێزارم شتێک نییە لەم دنیا کە لە وڵاتە کە لی بێزار نەبی، هەمووی بێزاریە. یعنی ئەمانە بێزارێکیان دروست کردو بۆ خەڵک، یەک کەس نییە. من زۆرە گەڕێم لەناو خەڵکام، لەناو بازاڕام، لەناو دایرام، یەک کەس نییە قسەیەکی لەگەڵا بکەی بڵێ من دڵم وڵاتە خۆش. ئەمانە خەڵکیان تووشیەوە کردووە کە خەڵک بێزار بێ و خەڵک بێتاقەت بێ و سیاسەتەکانیشان تا ڕادەیەک کاریگەری لەسەر خەڵک بوو، وای کردووە خەڵک تەنها لە بێزاری خۆیان ئەگای لە ئەوان نەما ئەوان شیەکەن لە وڵاتە. بێگومان وەک تاکیشی ئەم کۆمەلگا زۆر نیگەرانم لەم بارودۆخەی کە ئێستا تێدا دەژین. هۆکار زۆرە بۆ نیگەرانی، یاخود بابەت زۆرە کە مرۆڤی کورد لە ئەمڕۆدا نیگەران کە. ئیشێک لەوانە بارودۆخی ژیانی خەڵک، ئیشێک لەوانە بێمتمانەیی، ئیشێک لەوانە نەمانی ئومێد و تروسکاییەک بۆ ژیانی ئایندەی گەنجەکانمان. زۆر شت لەو بابەتە هەیە. هەموو ئەم نیگەرانیانە تا چەند کاریگەری لەسەر دەروون ڕەفتار هەڵسوکۆتی خەڵکە بێ لەگەڵ یەکتریدا، لەگەڵ خودی خۆیدا، لەگەڵ ماڵ و منداڵیدا. بێگومان ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیۆ بڕواین بۆ تاکی کورد ئێستا ڕنگدانەوەی ئەو بارودۆخە بە تەواوی مانا ڕەنیاوەتۆ لەسەر ڕەفتاری تاکەکانی کۆمەلگا لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی پێکەوە ژیان، لە ڕووی ئاکاری ڕۆژانە، لە ڕووی داهاتوو، لە ڕووی زانست، تەندروستی، هەموو ئەمانە کاریگەری نەرێنی هەبووە لەسەر تاک، لەسەر کۆمەلگا. کۆمەلگای بە عقارێکا بردووە کە دەتوانم بڵێم دەیان ساڵ کۆمەلگای کوردی دواخستووە لەوەی کە بەرەو پێش بچێت، لەوەی کە گەشەی کۆمەڵایەتی بکە. جەنابە نیگەرانی لە ئێستادا؟ زۆر. لە چی؟ لە هەموو شتێک. هەموو شتێ وەکو چی؟ وەک لە ژیان لە هەموو شێر بێزارم. بۆچی؟ وەڵاهی لەبەر ئەم دەسەڵاتە هیچی نەکردووە میلەتە، هیچ شتێکی نەکردووە. غەیری میلە فەوتان نەبێ و خەینی ئەوە نەبێ کە میلەت ئەفەوتێن هیچ شتێ ناکات. ئەومە سەرگەردانی دەستی خەڵکە سیاسیەکەی خۆی لاش وڵاتێکە ئەگەر سیاسیەکان بۆ خۆیان کار بکەن ئەبێ ئایندە سازی بکەن و گۆڕانکاری دروستکەن. بەڵام لەم قۆناغیەمەدا سیاسیەکان لە خەڵکی ئاسایی زیاتر چەق بەسووترن و بە قۆناغێکی بێئومێدیە کۆمەڵگا بن. ئەو نیگەرانی تۆ چییە زیاتر؟ نیگەرانەکەم زیاترەوەی لەناو بازنێک ئاخورێنەوە دەرچەیەک نییە.
حیزبەکان کەوتنێتە ململانیەکە و ناتوانن مەسەلەن ئەم فشارە دەرونی کە لەسەر کۆمەلگایە بتوان چارەسەرکی وەدەزنەوە دەرچەیەک هەبێ کە باری شان و خەم و هەمی خەڵک کەم بکرێتەوە ئەوەیە زیاتر لە سەی سادقدا کار و کەسابەت چۆنە خەڵک ئەوەی تو ئەیان بینە ڕۆژانە تۆ بۆنە دوکانی ئەشای کارەبایی تەیە تا چەند ئەوەندەی خەڵکە بینی نیگەرانی بە ڕاقساریەوە دیارە وڵای نیگەرانەکە بەعام هەموو کوردستان و دەتوانم بڵێم عێراقیشی گرتوێتەوە مەسەرم بڵێن ئەویش بەهۆی ڕاستە باری دارایی خەڵکیش بۆ خۆی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بەڵام دنیابینینی ناخی ئینسانەکان بۆ خۆشی بۆ دەروێ ئێمە زیاترەوەی کە لە دەرەوە ئەی بینین هەڵێنەوە بۆ ناو ناخی خۆمانە بەڵام هەرێک و لە حاڵەتە دەرونیەکەی خۆی لە ناو ناخی خۆی و ناڕوانێت ئێمە ئینسان کاینێکی جیاوازی لە هەموو ئاژەڵەکانی کە بابیگری بۆ خۆی ئەبێ زیاتر بیرکردنەوەمان عقلمان کاریگەر دوێسەی دەرەکە بەسەرگە بەڵام سەیرەکەی خۆمان دەستداوەتە یاوەتە دەست زروفەکە یعنی ئەو زروفە سیرەکەی باری دەروونمان باشەکە باری دەروونمان خراپەکە کە دنیا بینین بۆ دەروە سیرەکەی جەنجاڵێکی دەروە هەیە لە دەروونمان جەنجاڵە ئیتر دەرونی خۆمان ناخی خۆمان ئەوە نییە مەسەرەن هەڵسەگاندێ بکا بۆ دەرو وەڵی لە ئەوەی کە ئەم ئەحزاب سیاسیانەی خۆمان هیچ کامیان ینی کەسن حسابی ئەوی تریان ناخوێنێتەوە پاشەگەردانیە ناوە ئەوەش ناڵێم کە پاشاگەردانی بەس خۆزگە هەمووی تەبا بواە هەموو وەکو برا بواە هەمووی وەکو ئەوە بواە برادێکم لە ئەوروپا بوو وتی ئافرەتێک دراوسێم بوو نەخۆش بوو وتی عرفی عادەتی کوردەواری خۆمان وتی هەر وەکو کوردەواری لای خۆمان باوەشم پیا کرد و فڕاندە بۆ خەستەخانە وتی لە تەرەفلایەتێکە نەوەسا دوای ئافرەتەکە لە داوای لەسەر تۆمار کردن وتی خۆزگە منە مردم تۆ مخالەفەت ناکرد بۆ وڵاتەکە بەڵام خۆزگە ئێمەش هەموو یاوا بوو خۆزگە ئێمەش هەمومان پەرۆشی وڵاتمان بووینە ئەم نیگەرانیانە تا چەند کاریگەری لەسەر پەیوەندی تاک دروستەکە لەگەڵ بەرامبەرەکانیان لەسەر خێزان لەسەر چواردەوەر وەڵاهی زۆر بە تایبەتی لەسەر خێزان لەسەر کۆمەڵگا من خۆم چەند گەنجێگە بینم کە شەوانە لە دەرەوە دانیشن پرسیارم لە دانەیەکیان کردم کاکە چیەکە وتی دینارە نییە لە ماڵما لە گیرفانمان لە ماڵما باوکو دایکم قڕیانە ئەگەر قسەش بکەم ئەبم بە تەرەف لە بەرامبەر بە یەکیان حەز ناکەم ببم بە تەرەف وڵا ئەو نەبیە زارین بەقی عەرز و ئاسمان لە چی بێزاری لە چی نیگەرانی لەم ئیشە قەیرانەیە لە هەموو شە بێزاری قەیرانە تۆی بێزار و بێتاقەت ئارە وڵا لە گەورە و بێتاقەتی کردو وڵای مرۆڤ دروستی ناکە ئەم دەسەڵاتە دروستی کردو ئەم قەیرانەی دروست کردووەینەوەی دەسەڵاتە بە بەلا شۆرە سەر حکوم ئەم دەسەڵاتە پێدوانی خەڵک پێوی تۆ بەڵێ بۆ تۆ ڕاستی تۆ برا گەورە بە بۆ توێتی بە سەوی شێسە ئەوە جوابەکەیەتی جوابی ئەم خەڵکە هیچ نایەتەوە وای ژیان لێرە ناخۆشە بەڕاستی ئەم ڕفراندۆمەش ئەگەر بکرێ پێم وایە ئەوەی ترە ناخۆشترە بێ ئەگەر سنوورەکانمان لێداخەن و ئەمە تۆی نیگەران کردووە بەڵێ من بۆ خۆم پێم خۆش نییە چ شتێکی دیکە تۆی نیگەران کردووە لە ئێستادا وەڵی هەموو شتێک ناخۆشە وەزعەکە ناخۆشە بەعام خەڵک هەمی بێتاقەتە کەس دڵی خۆش نییە پێم وابێ کارەکەی چییە؟ هۆکارەکەی وڵی ئەوەیە ئەو وەزعەیە خۆیان ئەم حیزبانە تا خواردیان و ئێسەش ئەو خەڵکیان مەشغوڵ کردەوە بە بۆ نێبی ڕیفراندۆمەوە من پێم وانیە ڕاستیش بێت وڵی نەک من تێکڕای کوردستان نیگەران بە موچەخۆر و بە بێموچە لەبەرەوەی قەیرانێکە زۆر قەیرانە ماقولە لە چلەی هاوینە من بەرمی لەنەوت بە 140,000 کڕن ئەمە یەک بەوە مانگێکە لێرە باوەڕ ناکەم بە ڕبعێکی جارانی کاتی خۆی کە من بازارم هەبێ یعنی گەرانێکە لێمە 800 خێزانم ئەو پڕی لەوانەیە بتوانم بجوڵێم بەس ئەوەیە کە ناجوڵێ و معاشی نییە کە هیچ داهاتێکی نییە بگرە زۆر لە من خراپتر هەمومانی گەرانی بەم وەزعە بەڵام داواکەین لە خۆی گەورەی ئیشاڵڵا خۆی گەورە دەروێکمان لێ بکاتەوە وەڵی تۆ بێگومان کاڕۆی تۆ چاو بە چەند کەسێکە بێ من بۆ نمونە لەو بەربووین کابرایەکی شارەوانی هاتە لام کارمەندێکی شارەوانی هاتە لام وتی بڕاوە بێ 2 تەلەبەم هەیە سعات 8 بەیانی بەتانێکم یا بەسەر خۆمە لەبەرەوەی بەدایکەکەی وتم بڵێ باوکتان خەوتۆ پاری پێنە بۆ بیا بە مناڵەکانی بۆ مەکتەب چۆن نیگەران نابی بۆ حاڵەتە ئاپرێکێ دەڵێ 15 ڕۆژە من ئاردم یاوە بە مناڵەکەم چۆن نیگەران نابی ئێمە ڕەحمانیە لە دڵە خەر نیگەرانی کە تۆ ڕێی تۆ سیرەکەی زۆر بێتاقەتی زۆر بێهواسی بۆ نمونە لە کەناڵەکەی جەناب تۆ کابرایەکە بینی 4 کەسی سەقەتە 2 کەسی سەقەتە یعنی سیرەکەی لە خانووێکە هەیە
داماوێکە دەسەڵاتی نییە ئەی ڕەحمنێ لە دڵتا چۆن نیگەران نابی وەڵای نەک هەر من بێتاقەتم بەڵکو بگرە هەموو تاکێکی ئەم کوردستانە هەمووی بێتاقەتم لەم وەسعە لە مۆزای بێتاقەتی لەم وەسعە وەسعەکەش بۆچی سێرەکەی ئەم حیزبانە ناکۆکن لەگەڵیەکە هیچی ڕاست ناکە لەگەڵیەکە هەمووی دژی ئەم میلەتی کووردە ئیشەکە لە ژێرەوە لەسەری شۆڵێ نێمە کوردپەروەری ئەم پاشەکەوتی موچەیشە کە بە نەحەق زوڵمێکی گەورەیە لەسەر فەرمانبەران و مامۆستایان تەطبیقیان کردووە بەڕاستی ئەمە شتێکی نەعادیلانە و تەندروستە بۆیە ئەم خەڵکە نیگەرانە بۆیە ئەم خەڵکە بێتاقەتە لەبەر ناشۆڕژێری ئەمانە کە خۆیان بە کورد پەروەرەزان و کە خۆیان بەوە ئەزانن ئەڵێن ئێمە ڕیفراندۆم بەرقەرارەکەین لەبە خاتی سەربەخۆی دەوڵەتی کوردی کاکە هەموو دەوڵەتی سەربەخۆیەکە و هەموو سەربەخۆی هەموو ڕیفراندۆمەکە بە یەک جگەرەی فرۆشن بە یەک جگەرە بە یەک جگەرەکە نەکەی فڕی ئەدەی ئەڵە پەرلەمانەکان لە چایخانەی شەعبە چوو بۆچی لە چاخانەی شەعبە چوو پەرلەمان کەی پەرلەمانە تۆ یعنی کۆمەڵێ بەبێ ئەوەی هیچ کەسێک قەرارێ بە هیچ کەسێک قسەیە بکات حال لە خۆیان بەڵێ و نەخێر چەنابێت تا چەند نیگەرانی لەم دۆخە ئێستا وەڵا هەم نەک من هەموو کەسێ نیگەرانە تۆ گەنجە ئیشت چییە پێشمەرگەم بەڵێ تۆ پێشمەرگەیت و سنگی خۆ ناوە بەرگولەوە بۆ ئەم خاک و نیشتیمانە بۆی خەڵک خۆش بژی تا چەند ئەو ڕەنجەی تۆ کە هەست دەکەیت وەکو پێویست ئاور لە خەڵک نادرێتەوە تا چەند هەستەکە ڕەنجەکە بە فیرۆ ئەڕوا خۆی بەدڵنایە و ڕەنجەکان بە فیرۆ ئەڕوا چونکە تۆ بە تایبەتی بۆ ئەو میلەتە ڕەنجە دەی کەچی سیرێکی لەلایەکی ترۆ وا بێت دەکەن یعنی کۆمەڵێشت هەیە کۆمەڵشتی زۆر هەیە کە ئەیبینیت بێئومێ دەبی لەو مەوزوعە وەڵا خۆی ژیان بەردەوام لە ژیانە کێشە و نیگەرانی هەیە یعنی هەرگیز لە ژیانە کێشە کۆتایی نایەت یعنی ئەو کەسێک کە کێشەی نەبێ لە ژیانە مانای وایە مردووە هەر بە زیندوێتی مردووە ینی ژیان بریتە لە سیراع لە ململانێ تۆ لە ئێستای نیگەرانی نیگەرانی لە مرۆڤ هەر هەیە بەڵام گرنگەوەیە مرۆڤ بتوانێت لە نیگەرانیەکانی شۆڕشێ لە ناخی خۆیان دروست کات ئەم دۆخێکی ئێستا خەڵکی تێکەوتووە تۆی نیگەران کردووە ئەم دۆخە خۆی هەموو قەیرانێک خەڵک نیگەرانەکات بەڵام من شعرێکی خۆم هەیە ئەڵێم ئەگەر ژین کۆس پێخستە سەرڕێت بە هیوا و ئامان سەرە و لێش دەبێت بە هوەری جوان شیلەی تێکۆشان کام برین قوڵە زوو ساڕێژ دەبێت هەر پەرلەمانتار ئومێد حەمعالی کە ماستەری هەیە لە بواری فەلسەفا خوێندنەوەیەکی لەسەر ئەو کۆپلە هۆنداوەی من کردووە گرنگ بەڵێن نیگەرانی و کێشە ئەبێ لە ژیانە بەڵام گرنگەوەی مرۆڤ بتوانێت نیگەرانی و کێشەکان بخاتە ژێر پێی مسەیتەر بێ بەسەریە ئیرادەی هەبێت بێتاقەتی چی بێزاری وەڵای یەکەم نەخۆشم ناساقم نەبوونی و فەقیری و هەژاری و چەند شتێکی ئەم هەژاری نەبوونێت تۆی بێتاقەت کردووە تۆی نیگەران ئەرەوەڵا هەتا ئێرە هاوڵاتیانی شارۆچکەی سەی سادەق کە لێم پرسین دەڵێن بەڵێ نیگەرانین زۆرش نیگەرانین نیگەرانەکانیشان بەگشتی دەگەڕێتەوە بۆ ئەم دۆخە سیاسەی کە ئێستای خەڵکی کوردستانی تێکەوتووە بۆ ئەو قەیرانەدارایی کە خەڵکی تێکەوتووە کە خەڵک ناتوانێت بە پێی حەزی خۆی پێداویستەکانی ڕۆژانەی دەستەبەر بکات ئەمە وای لە خەڵک کردووە ئۆتۆماتیکی نیگەرانی لە ناخەوە سەر هەڵبدات بۆ ڕوخسار و ئەوەندەی من خەڵکم بینی بێت لەم شارۆچکەیەدا ئەوەندەی من خەڵکم دوان دەبێت لە ڕوخساریاندا خەندە بەدی ناکرێت تووڕە دیارن بێتاقە دیارن زۆر جار ڕەنگە حوسڵەی قسەکردنیشان نەبێت بۆیە ئەوان پێیان وایە هەتا ئەم دۆخە سیاسی هەرێمی کوردستان بەم جۆرە بێت و هەتا تەبایی یەکڕیزی ماڵی کورد نەگاتە ئەو ئاستی کە هەموو لایەک دڵخۆش بکات بە دڵنیاییەوە نیگەرانەکان زیاتر سەڵهەڵەدات و زیاتر خەڵک بێزار و بێتاقەت دەکات بۆیە بەداخەوە تا ئێستا هیچ کەسێک نەوێ من دڵخۆشم هیچ کەسێک نەوێ من ئارامم هیچ کەسێک نەوێ من بێکێشەم هەموو بەگرفت و بەناخی پڕلا خەمەوە قسەیان بۆ کردین ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیانی شارۆچکەی سەی سادقی خۆشەویست چی کەمان پێ دەڵێن سەبارەت بە نیگەرانەکانان و لە چی نیگەران و چۆن بتوانین دەرچەیەک بۆ ئەم نیگەرانە بدۆزینەوە لەگەڵمانە بن زیاتر بەدەوام دەبین بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون نەبوونی و فەقیری و هەژاری و چەند خۆمان بەدەستی خۆمان زۆر جار خەڵکێک دروست دەکەین دوجار ناتوانین ئەو خەڵکە لابین جا بۆ پەیوەندی کۆمەڵایەتی ماوە خەڵک ئەوە بێتاقەتە
تااقەتی نییە سەردانی ماڵی باوکی خۆشی بکە. کارمەندێکی شارەوانی هاتەلام وتی بڕاوە بێ 2 تەلەبەم هەیە سعات 8 بەیانی بەتانەکەم یا بەسەر خۆمە لەبەرەوەی بەدایکەکەی وتم بڵێ باوکتان خەوتو پاری پێنە بۆ بیا بە مناڵەکانی بۆ مەکتەب پارە نییە معاش نییە خەڵک پارەی پێ نیە لە بازاڕەشت کڕێ ئیتر بەچی باشە بێ یاکە هەموو دەوڵەتی سەر بۆ خۆیەکە و هەموو سەر بە خۆی هەموو ڕیفدا دۆمەکە بە یەک جگەرەی فرۆشم بە یەک جگەرە. هەندێک کوردی هەیە ئەڵێ بە بەڵێ قوربان ئاغامان دروست کرد تا چەند پێت وایە میلەت خۆی هۆکارێکیشە بۆ دروستبوونی گەرانەکان. بەڵێ میلەت من هەموو جارێوتومە میلەتی خۆمان بەداخەوە حرمەتم بۆ میلەتایە ناڵێم هەمووی خەڵکی بە مۆقیف و پیاوی زۆر تایە وڵاتە بەڵام کۆمەڵێ خەڵکی بێ مەسەلەن بێ خەبەر لە دنیا تا ئێسایش دوای خەڵکەوتون تا ئێسایش بە بەڵێی کۆمەڵێ خەڵک یعنی رازین تا ئێسایش ئەوانەی کە پێیان دەڵێن زۆر بەڕاستی وەرێگرن بڵێ ئەم میلەتە وای کردووەکە ئەمانە ئاوامی خەڵک بێزارکەن. ئەم نیگەرانیانە تا چەند کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکە بێ تا چەند کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی خەڵکە بێت. جا بۆ پەیوەندی کۆمەڵایەتی ماوە خەڵک ئەوەنە بێتاقەتە تااقەتی نییە سەردانی ماڵی باوکی خۆشی بکە بۆ لای برادرەکانی بچێ تااقەتی نییە دەبعاان نیگەرانی شتە کۆمەڵایەتەکانی هین کردووە هەڵۆشاندووە خەڵک بێزارە. نیگەرانیەکان بەچی ئەڕەوێتەوە بەچی کۆتایی دێ؟ نیگەرانیەکان بە چاکردنی ژیانی خەڵک بۆ دۆخی پێشوو بە گەڕانەوەی پەرلەمان و حکومت بۆ شوێنە ئەساسیەکەی خۆیان بە ئاشکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان بە کۆدەنگی ئەم میلەتە جارێکی تر بۆ ئەوەی هەمویان بە یەک دەنگ بتوان بەرامبەر بە هەموو ئەوانە بوونەوە کە ئیسا لە ئارا ڕۆدا بەمانە خەڵگەتوانێت خەڵک بێتاقەتە خەڵک مناڵەکەی نەخۆشە ناتوانێت بێەوە بە خەسەخانە خەڵک ناتوانێت خەڵک خەمیەوەی لاتووە ئەمسوانە چۆن بژی چۆن نەوت بسێنێت هەر تاک ئەتوانێت دەسەڵات دروستکە ئێمەیەکی شەرقی ئێمەکە لە ڕۆژهەڵاتە ئاژین نەریتی گەلەکانمان وایە نەریتی خەڵکەکانمان وایە کە خۆمان بەدەستی خۆمان زۆر جار خەڵکێک دروستەکەین دوجار ناتوانین ئەو خەڵکە لابین یاخود ئەگەرمانەوێ لایەن بین یا پێگەی خۆیان ئەوە بەهێز دەکەن ئەمانە دوجار ئەکەونە ڕاوکردنی خەڵک و ئەکەونە گرتنی خەڵک بە جۆرێک خەڵک بە کۆیلە ئەکەن خەڵک ئەو جارە ناتوانێت ڕاپەڕینێ بکە یاخود بەرەنگاری ئەم ڕژێمانە بێتەوە. نیگەرانیەکان بەچی ئەڕەوێنەوە بەچی چارەسەرەکرێن؟ بێگومان نیگەرانی بە چی دەڕەوێتەوە بە گۆڕانکاری ئەڕەوێتەوە یعنی تا گۆڕانکاری نەکرێت لە کۆمەلگا لە سیستەمی دەسەڵاتە لە ژیانی خەڵکە ناڕەوێتەوە ینی تا بوونی ئەم نیگەرانیانە ینی بوونی ئەم بارودۆخە بەو شێوە هەر ئەمێنێتەوە. بەڵێ گشتی خەتای خۆمانە گشتی خۆمان بەڵیان بۆ ئەەکەین و ئاواکەن گشتی خەتای خۆمانە خەتای ئەوان نییە ئێمە خۆمانە چین بۆ سەر سنووقناوە بەڵیان بۆ ئەەکەین و خەڵک چێ بۆ سەر سنووقی دەنگدان ئەمانە دەنگێک بدا بۆ ئەوەی ئەمانە عاقڵکەین هەموو بە هەمومان تەنها لە ڕێگەی سنووقی دەنگانە پێ دوایە بەڵێ بەگوێ ئەمانە نەکەن بڵێن مەڕۆن دەنگدان وانە پڕ ئەبێت تووشی وان نییە تۆ بچۆ دەنگی خۆ بدە بە حەچێگەیە بیدە ئەوەی کە خۆمە بەسە بیدە دەنگی خۆ بدە بە حەشێگەیە دەنگی خۆ بدەیتر هاچی هەر بە حەج نوعەگەیە دەنگی خۆ بدە من وە خۆم حوسەڵەم نییە زۆرجار هیچ حوسەڵەیەکم نەماوە جا وایە یەک دینار لە باغڵم لە باڵم بە باغڵانیە جار وایە یەک جار وایە بێزارم لە خۆم تا چەند پێ دوایە خەڵک زۆر جار خۆی هۆکارە بۆ دروستبوونی نیگەرانیەکان ئەوەیە کە عەرزم کردی مەسەلەن بڵێن ئێمە نەماتوانیوە لە ناخی خۆمان و لە بیرکردنەوەی خۆمان و لە مەسەلەن منتیقی توانە عەقلەکانی خۆمانەوە دەرەوە هەڵسەنگێنی هاتوین لە دەرەوە مەسەلەن کارەکەین بۆ ئەوەی دەرونی خۆمان ڕێک و پێکەین دەروی خۆمان بنیاد بدەین و دەرەوە ڕووخاوە دەرەوە هەڵوەشاوە دەرەوە کاول بووە دەرەوە عسابێکی گەرمی هەیە مەسەلەوە بەڵام خۆ ئەکرێت من یەکسەر لە ناخی خۆمە عسابێکی گەرمیشم هەبێت بەڵام ئەگەر هاتوو من بۆ خۆم لە ناخی خۆمە کەسێکی دامەزراوی منتیقیانە بیرم کردو بۆ حاڵەتەکانی خۆم ئەو کاتە بۆ خۆم چارەسەری دەروێشەکەم و خۆشم ناڕوخێنم. نیگەرانەکان بەچی ئەڕەوێتەوە؟
نیگەرانیەکان بە بیرکردنەوەی ئینسانەکان خۆیەتی واتە ئەگەر عقل غایب بوو لە وڵاتی ئێمە نیگەرانیەکان زیاتر دەبێت بەڵام ئەگەر عقل کامل بێت بۆ خۆی بیرت کردو لەوەی کە تۆ بتوانانی چارەسەری چکا بە عقل چارەسەرەکرێت کە عقل نەبێت تۆ ناتوانین نیگەرانەکانە کەواتە تاچی کوردی ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە عقلی بێنێتەوە خۆی واتە عقلی لای دەوروبەر نەبێ عقل لای مەسەلەن ئەمانەی کە هەمانە بۆ خۆی کەیسە پرژ بڵاو بە هەرێکەوە ئاوی دۆڵێکە خواتەوە ئەوە گرفتەکەی وای لێکردن هەتا بێ نیگەرانە بێت چکە عقلمان لای خۆمان نییە بە بڕیارێک نیگەرانە بین بە بڕیارێ دڵخۆشە بین نابێت وابێت ئەبێ ئەمە بۆ خۆمان بە ناخی خۆمان هەڵسەنگاندن لە ناخی کەسێتی خۆمان دەوروبەرەکەم هەڵسەنگێنی دنیا تاریکە با ناخمان ڕووناک بێت دنیا ڕووناکە با ناخمان هەرەوەی خۆی بەکە هەیە یعنی ئەوە نییە مەسەنە تۆ کە حاڵەتێک دروستە بێ سیرەکەی تون و تووشێک لێرە دووسێ یەکسەر ناخێمەشت هەست تون و تووشێکی گەورەی لە ناخی خۆمانە دروست واتە ئەبێت ئینسان خۆی بێ وەکو سوقرات دەڵێت ئینسان تا خۆی نەبێت لەناو ئەم کوردستانی ئێمەدا ناتوانێت لایەنە عەقڵەکەی مەران بڵێن چێ بەجێ بکات و بۆی بتوانێت کەسایەتێکی تەندروستی لێت واتە خۆمانین بۆیە کەسایەتێکی تەندروست نین خەتای خۆشمانی تایە تەقە خەتای خۆشمانی تایە مثلا ئێمە کە بڵێن بۆ نمونەکە مەسەن کابرا من خۆم ئەگەر شتێکم خۆش نەبێ هەڵی نابشێر کە خۆشم هەڵشم بژاردووە دێ وایە ئەوانش کە ئەوانە بنایکە بەرامبەر ئەم نیگەرانیانە بەچی ئەڕەوێنەوە وەڵاهی بەس بە تەبایی و بەبرابوون بەبرابوون و کە مەسەن کابرا هەموو کەسێک کە ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ برا مسلمانەکەی پێ خۆی بیان واتە بۆ هەم نیشتیمانەکەی بۆ خۆش بێت سەرکە ئێستا بۆ نمونە عەرەبەکان زۆر ناتەبان لە ناویەکە بەڵام بەرامبەر بە کورد نییە هەمویان وەکو براوان هەمویان یەک هەڵوەستن بەڵام بەداخەوە ئێمەوانی بەداخەوە ئێمە هیچ کامان بەرامبەر بە یەک کەس کە دژایەتی کوردبوون و کوردستان بوونمان لێ بکات هەمومان قسەمان نییە ینی یەک هەڵوێز نیت بەرامبەری بڕۆ عەرەبەکان 50 نەوع شیعی تایە ئەمە وایە ئەو وایە بەڵام لە کاتێکا کە بەرامبەر بە کورد ئەوەستنەوە هەمویان یەک قسەن وڵی خۆی ئێستا من بەیانی دەنگدانە کرێ من بۆ خۆم ئەگەر نەچم بۆ سنووقی دەنگدان و نەچم بۆ سەر سنووق و دەنگی پێ نەدەم ئەویش دەرناچێ و ئێمە زۆر خەڵکمان لەم شارە دەرچان و هیچ دەورێکشی نەبوو دەنگشمان پێدا و کردمان بە ئەندام پەرلەمانیش و چووە سەرەوەش و هیچی پێ نەکرا نیگەرانیەکان بە بڕوای تۆ تا چەند پێت وایە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ دروست دەبێ بە جۆرێکە ڕەنگە تۆ تااقەتی حوسەڵەت نەبێت لەگەڵ ماڵماڵەکەدا زۆر قسە بکەیت ڕەنگە تااقەت نەبێت زۆر بچی سەردانی خەڵکی ڕەنگە تااقەت نەبێت بۆ نمونە بێتە بازار پیاسەیە بکەیت تا چەند ئەمە کاریگەری لەسەر ئەمە دروستەکە بەتاکید وایە ئەمە خۆی نەبوونی ئەو بوجە و پارە نییە لە بازارە و خەڵک توانای نێشت بکڕێ و توش تااقەتی نەماوە لە هیچ شتێک توانای نەماوە بەڵێ بێ تااقەتیت بڵێ وڵی ئەو نیگەرانیانە بەچیە ڕەوێتەوە بەوەی معاشی خەڵک باش بێ بوجە بۆ خەڵک جادە دروستکەن ئیسەوەتانێ هیچ شتێک نییە هیچ خزمەت گوزاریەک نییە پارە نییە معاش نییە خەڵک پارەی پێ نییە لە بازاڕەشت کڕێ ئیتر بەچی باشە بێ جاروایژێ ئێمە خۆمان هەڵی لە هەڵی زۆر جار خۆمان غەڵەتین خۆمان سەبەبی زۆر شتەکانی داوا لە خی گەورەیەکی ئەمجارە خی گەورە بەزەیەکی بمان پیامێتەوە بە سەرکردەکانیشمان ئیتر بەسە ئەمە نەمان کۆبوونەوە بینی و ئەمە نەمان دانیشتن بینی و بەڕاستی بێتاقەتین لە کۆبوونە و لە دانیشتەکانە لێرەوە داوا لەو سەکردە بە ڕێزانەکەم کاتی خۆی کە پیشێکیان تەقانەوە بۆ کورد ئەوڕێ لە پێشمەکەکان بنەوە کە بە گەرما و بە سەرما هەرنە بەر دژمن ئەوڕێ لەو میلەتیش بنەوە کە کەسوکاری پێشمەرگەیە کەسوکاری شەهیدە کەسوکاری ئەنپالە بڵێ وەڵایی ئیسان بەدەست خۆمیێت خۆمان ناکەم دەخۆم هەندێک شت بەدەست خۆی نییە ڕوودیەکان هەندێک شتێکیش یعنی وەکو هینیش بەدەست خۆتە بەس ئیسان من نەخۆشم ئەیراتی خوایەوە ئەمجا چەند شوەدێکی ڕوت تا حدێکەوە ئەنە بەس بۆ وەنمە بۆ هەژاری بۆ نەبوونی بۆ نمونە بۆ سیستەمی حکومڕانی تا چەند خەڵک خۆی بە پرسیارە لەمە وەڵا ئەوە ئەگەر قانونێکی جوان ڕێکوپێک بێت خەڵک زیاتر کەمتر بێتاقەتە بێ فەرقی زۆرە ئاساکاری بۆ ئەو خەڵکە بکەن ئەم بێتاقەتی و نیگەرانی تۆ تا چەند کاری کردووە لەوەی کە تااقەتی قسەکردن نەبێت لەگە خەڵکە تااقەتی سەردانیکردنی خەڵکە نەبێ کورە تااقەتی ئەوە نەبێت کە لەگەڵ ماڵمەڵەکەدا وەکو پێویست قسە بکەیت وەڵا ئەگەر جۆم سافێت نەخۆش نەبووم ینی تەندروستین باش بێت بۆچی لەگەڵ ماڵمەڵە عیب نییە چاکە بەڵام ئەگەر نیگەرانیش بێتاقەتی ئەم شتانە نابێت تامان شتێکی ئاشکرایە زۆر ڕاست نیگەرانەکان بەچی ئەڕەوێتەوە بەچی کۆتایی دێ وەڵایی بڵێن بەچی کۆتایی دێ نازان ئەگەر ئەو حکوومەتە ڕێکوپێک بێ چاک و قانونێکی ڕێکوپێک جوان بێ و تەقبیت کرێ و فەرق و تەوافەت نەبێت ئەوە فەرقی زۆر منیش خافەت کەمە خۆم
خەڵکیش نەگەڕمن هەربعا تا چەند پێت وایە ئەم نیگەرانانەی کە خەڵکی لێ تووشی خەڵک بووە و خەڵک دەتوانین بڵێن جۆرە جۆرەکان زوو خاو لە ناخیرە دەرەوە تا چەند پێت وایە بەشێکیشی میلەتەکە خۆی دروستی کردو بۆ خۆی دەستیە لە دروستبوونی نیگەرانەکانە بەڵێ زۆر ڕاستە ئەوە میلەت هەیە بۆ نمونە من سەر بە حیزبێکم ئەو سەر بە حیزبێتەوە سەر بە حیزبێتەوە هەر لانە بووە حیزبەکەی خۆی ڕایەکێشێت بۆی ئاوا ماڵما وێران بووە ئەگیرە هەموو کەسێک وەکو من نەک بڵێ بن گۆڕانم ئەو بڵێکێتیم ئەو بڵێ پارتیم ئەو بڵێ نازانچی وەکو بێلایە قسە بکە بەرامبەر بەم حکوومەتە باشە من چی لێ بکەم ئەڵێن ئەمڕۆ بەڕێزێک هاتووە بۆ ئێرە مامۆساگیان بێ بۆ ئەو کۆبوونەوەی نازانم هۆڵی ڕۆشنبیریە ئەڵێن کاکە دەمبەرزانی هاتووە بە حساب هاتووە باشە من بەخێ بێسەر چاوم بەڵام ئایا بەرمیلێ نەوت لە 135 بۆ مەگا بە 130,000 ئایا پاشەکەوتی موچەم بۆ لابە ئەتەم بەرزانی ئایا کێشەی ناوخۆی ئەم میلەتە چارەسەرەکە ئەدەم بەرزانی نە ئەشۆم بیلا وایە ئەم میلەتە نیگەرانەکەی ڕۆژ بەڕۆ بەرەوسەترە ڕۆ ئەم نیگەرانانە بە چی چارەسەرە بێت وەڵای ئەم نیگەرانیانە ئەبێ میلەت خۆی ڕازگۆ بێ چۆن ڕازگۆ بێت لە چیە ڕازگۆ بن نەک لەسەر لە ژێرەوە ئاڵێن ئێمە لەگەڵ میلەتی نەسەری شۆ لەگەڵ جەنابی سەرۆک بەرزانی بۆ نمونە چەند حیزبێک لەم ماوە چوونەتە ناو پەرلەمانی کوردستان و پەرلەمانێکی کارتۆنیان دروست کردووە ئەمە ئەڵێن وەڵا وەستی ناوخۆی کوردستان چارەسەرەکەین پاشەکە و چارەسەرەکەی خۆ میلەتەکە خۆی هۆکار ئەگەر میلەتەکە خۆی نەبێ وان چی میلەتەکە خۆی هۆکار ئەگەر من چەپڵی بۆ لێ نەدەم و ئەو لەبیرم ێ ڕۆژێک ئەلێرەوە جەنازەی مەلام سەفار لێرەوە ڕۆشت یعنی هەموو کەسێک لێرەوە خۆی بۆ خسە قوڕ هەموو کەسێ دەبێ ئێستەیەکی لەوان بڕوە ئەسڵەن هیچ کەسێ بای خەڵیشیان نایە ئەو کاتە بۆ ئەو خۆشەویستیە بوو ئێستەیە بوو ئاوا هەیە بەردەوام مرۆڤ هۆکارە بۆ هەموو ئەو شتانەی کە دێتە ڕێی بە خۆشیەکانیەوە و بە ناخۆشیەکانیشەوە مرۆڤ هەموو ئەوانەی کە دێتە ڕێی لە سەدا 90 خۆی ئەهێنێتە سەر ڕۆی خۆی یا خۆی ئەهێنێ بەسەر خۆی ئەگەر ناخۆشی بێت ئەگەر خۆشیش بێت خۆی ئەهێنێتە سەر ڕێخۆی هەر بە ئیرادە لە شارۆچکەی سەی سادقەوە ڕابۆ چوونەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو بەداخەوە لە هەموو ئەو کەسانەی کە قسەیان کرد کەسێکی تیانە بوو بەدڵ بڵێ من دڵم خۆشە من خۆشحاڵم من نیگەران نیم هەمویان باسییان لە نیگەرانی ژیان و گوزەرانی خۆیان دەکرد بە ڕوخساری هەمویاندا خەمێکی زۆر بەدی دەکرا کە چەندین چیرۆکی لە پشتەوە بوو ڕەنگە وەک دەوترێ مشتێک لە خەروارێکیان من باس کرد بێت ڕەنگە هەندێک شت هەبێ ڕوویان نەهات بێت یاخود نیان وست بێت مەبەستیانەوێ بۆ من باسکەن ئەگەر نا من لە ڕوخساریانە زۆر خەمی گەورەترم بەدی دەکرد وەک لەوەی کە درکانیان بۆ من بۆیە هاوڵاتیان پێیان وایە ئەو دۆخە سیاسیە نالەبارەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەو دۆخە چەق بەستۆ پڕ لە قەیرەناویەی کە زۆر کەس پێیان وایە بە مەبەست دروست کراوە سەپێنراوە بەسەر هاوڵاتیانە هەموو خەڵکی نیگەران کردووە و خەڵکی بێتاقەت کردووە بەدەر لەوەش کاریگەری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی مرۆڤەکان بە جۆرێک ڕەنگە حوسڵی ئەوەی نەبێ لەگەڵ ماڵ و منداڵەکەیدا قسە بکات یاخود بە جۆرە لە جۆرەکان سەردانی دراوسێکە یاخود ماڵە خزمێکی بکات هەموو ئەمانە وای کردووە کە مرۆڤەکان نیگەران بن کە هاوڵاتیان نیگەران بن ئێمە هیوادارین ئەم نیگەرانیانە کۆتاییان بێت ئێمە هیوادارین ئەم نیگەرانیانە تایارە بەس بێت و کۆتایی بەم زۆرۆفە سیاسەت چەقبەستۆ بێت کە خەڵکی بێتاقەت و بێزار کردووە ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە شارۆچکەی سەی سادقی خۆشەویستەوە لە خزمەتی هاوڵاتی بەڕێزەکانی ئەوێوە بۆمان گواستنەوە تا پەیامێکی دیکە تا شوێنێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت